ئەی ماڵۆتان ناڵێن تا چواری بەیانی تۆ چیەکەی بۆ ناخەوی بەڵێ بەڵێ ینی ماڵەوەمان بەجددی ینی کە پێم ئەڵێن بۆچی واولاتوە تۆ خۆتی لە ژوورەکە تانی خوشکی ترە نییە لەگەڵ تا بێ لە ژوورەکەتە هەر خۆتی لە ژوورەکە ژوورەکە تانی ژوورەکە بەس خۆتی بەڵێ باشیتر ئاگاداریان نین دایکت ئاگادارم باوکت نین، زۆر سەردانی جار ژوورەکەت ناکەم زان خەوتوی نەخەوتوی نەخێر سەرنایەن سەرنان من زۆر جارکە ینی بیان پێشم ئەڵێن تۆ بۆچی واولاتە تۆ زۆر گۆڕاوی تێکەڵمان نابی من زۆر بە تووڕێیەوە جوابیان ئەیەمەوە ینی بەسەر شتی زۆر زۆر باسی تووڕە ئەبم زۆر گۆڕانکاریم بەسەر هاتووە ئەنی تۆڕەبوونە زیای کردووە بەڵێ ئەی لە خوێندنتە لە خوێندنەکەشمان زۆر زۆر بەرەو ڕۆشتوم ینی ترسی ئەوەشم هەیە کە نەتوانم سەرکەوتن بەدەست بێنم هیچ خوێندنەکەم ئێمال کردو بەڕاستی خوێندنەکە شتی هەمال کردووە بەڵێ باشە تۆ ئەو هاوڕێیانە بۆ نمونە تا چواری بەیانی بێکن ئەی بەڕۆژ بەڕۆژ ینی من کاتەکانت چیەکەی بەچی بەسەریە بەی من ئەچم بۆ قوتابخانە ئیتر لە دوای ئەوە شۆکەیەمەوە بۆ نە پشوویەک یان شتێک ئەخۆم بۆ شێوەیە ئیتر دوای شەویش دەست پێکەیتەوە بە بەکارێنانی تیکتۆک باشە چی وای لێ کردی تۆ ئاوا تیکتۆک دابنیت و دای بەزێنیت ئەپلیکیشنەکەی لە مۆبایلەکە تاو ئیتر بۆ شێوەزە چی وای لێ کردی هاوڕێ بوو چاوم لە هاوڕەکانی ترمە کرد ئەوان هەیان بوو ئەنی منیش حەزمە کرد بزانم ئەوە چییە چۆنە ئەین بۆ شێوەیە چاوم لە هاوڕەکانی ترمە کرد هەر لە ڕێ هاوڕێەوە بەڵێ هەر لە ڕێ هاوڕێکانتەوە بەڵێ هەر لە ڕێگەی هاوڕەکانمەوە تووشی ئەمە بووم بەڵام ئێستا ئەنی زۆر زۆر پەشیمانم زۆر زۆر سترێسم بۆچی پەشیمانی هەر لەبەرەوەی کە ئەم حاڵەتانی بۆ دروست کردووی کە ئێستا لە ماڵەوە ئەنی زوای لێ کردم زۆر نیگەرانی کردم قەلەقی کردم تووڕە ئەبم تەنانەت کە ئەم ساڵ پۆلی 12شم ینی ئەوە زیاتر قەلق و نیگەرانی کردم لەبەرەوەی ئەوەندە کاتم یا بە هاوڕەکانم ئەوەندە کاتم نەداوە بە سعی و دەرس و دەورەکەم باشە ماڵەوە ناڵێن کە ئێمە کچێکمان هەیە و لە پۆلی 12 ئیتر خەتی ئینتەرنێتەکە لە ئەبین لەبەرەوەی ئەم بخوێنێ و سعی هەیە و وەکو هەموو ماڵێکی ترزیسە زۆر ماڵە بینم لە کاتێکە کە مناڵەکان لە پۆلی 12 تر خەتی ئینتەرنێتەکان لابن لەبەر خاتری کچەکەیان یاخود کوڕەکەیان کە لە پۆلی 12 نەخر ئەزانی لەبەرچی لەبەرەوەی کە ئەوان من بە گەورە ئەزانن ئەڵەن گەورە بووە خۆی ڕاست و دروستی خۆی ئەزانێ بەڵام کەوان قسەیەک بە من ئەڵێن من زیاتر تووڕە ئەبمەوە لەوان یا لەوانە شەخەتەکە و لێ ببڕن تۆ زیاتر تۆڕەبی بەڵێ ئەنی ئەوەش کەسا ئەوەش هەیە من کەس هەبوو هاتوتە لام و توێتی مامەساکەمە خەتەکە ئەکوژێنینەوە ئیتر مناڵ تووڕە ئەبێ ئیکەن بە فەرتەنەیەت ئەقیژێنە ناوارەکەن بۆ خەتەکەمان نییە هەڵە جارووە کە خەتەکە تیای نامێن هەتا چین پڕیەکەینەوە مناڵ هاوارێتی بزدەبن منیش ڕێک بەو شێوەیە ئەنی زۆر زۆر تووڕە ئەبم لەسەر شتی باسییت ئەیکەم بە کێشە ئەنی شتەکە زۆر زۆر باسییتیشە من کێشەی لە دروست ئەەکەم تووڕە ئەبێ طبعا تۆ تا سعات چواری بەیانی ئەگەر نەخەوی ئەمەواد لێ ئەەکە سترێسە بۆ دروستەکە ئەین تۆ خەو کە شتێکێکە لەو شتانی کە مرۆڤ زۆر زۆر پێویستی پێێتی تۆ شەویش خەوت نەبێ و بەیانیش بچی بۆ دەوام و دوای پۆلی 12 بی ئەمەوە کە سترێسەکە زۆرەکە لەسرت ئەگەر هەموو ئەو کاتانە تۆ بە خوێندنەوە بیبیتە سەر ئەزانی چەند سعات خوێندنەکە بۆ تۆ زۆر ئەکاوەڵام بەڵام ئیتر من توش بووم ناشتوانم وازی لەبێن چه جوانەکەم با من شتێک بە تۆ بڵێم طبعا تیکتۆک یەکێکە لەو پلاتفۆرمانی کە لەناو سوۆشیال میدیا شوێنی فکر و فەلسفە نییە هەر شوێنی خۆعرزکردنە و تەواو یعنی تا ئێستا کەسێکم نەبینی و بڵێ من لە تیکتۆک و فێری فڵانە شت بووم فێر نابیت بۆ هەر خەڵکە خۆی عرزەکە واش ئەکا بۆی زۆرترین بینەری هەبێ و زۆرترین خەڵک سێریکە شتێکەکە کە دژی بەهاکانی کۆمەلگایە بۆی زیاتر بینەری زۆرتر بێ جا لەبەرەوە شتێک نییە شوێنی فکر و فەلسفە بێشتر نییە کە تۆ بتوانی سوودی لێوەربگری شتێکە سوودی لێوەرناگری ئەنجا هۆکاری ئەو تۆڕەبوونانەی تۆش ئەو حاڵەتە سترێسی کە بۆ دروستە بێ طبعا ئەمە بۆ زۆرێک لە گەنجان دروستە بێ کە ئەوانی بە تایبەتی کە زۆر ئالوودە بوون بە بەکارهێنانی تیکتۆکەوە چیان بۆ دروستە بێت طبعا ژیانێک ئەبینێ ژیانێکی خەیاڵی ئەبینێ لە ناو تیکتۆکە کە یێتەوە ناوواقع سێرەکە شتێکی وانە واقعەکەی زۆر زۆر جیاوازە لەو دنیا خەیاڵیە وەهمەی کە بۆ خۆی دروست کردو ئەودا تۆ کۆمەڵێک هاوڕێتێ بەڵام وەهمە بەڵام خەیاڵیە هیچی حەقیقی نین هاوڕێکانت وایە طبعا تۆ گەر هاوڕێکانت حەقیقی نەبوو هاوڕێکانت تەنها لە خەیاڵا بوو دواتر کە یێتەوە سەر واقعەکەی خۆت کەواز لەو مۆبایلی دەستێنی تویتەوە سەر واقعەکەی خۆت سێرەکەی تۆ لە وەهمێکی زۆر گەورەیە ژیاوی لە خەیاڵێکی زۆر گەورەیە ژیاوی ئەمەواد لێکە تووڕەتەکە عەسەبیتەکە
وحسەکە شتەکان بەدڵی تۆ نییە دوایی ئەم بەراوردەش بۆ دروستە بێ ئەی باشە بۆ فلانە کەسە تیکتۆکە وایە ئەی بۆ من ناتوانم وابم بۆ فلانە کەس فلان چالنجەکە ئەی بۆ من ناتوانم بیکەم ئەمە واولێکە دنیایکی خەیاڵی تاواتی بۆ دروستەکە دواتریش زەرەکەی بۆ کێ بێ بۆ خۆتە بێ دوایکەیت و سەرواقعەکەی خۆت سێرەکەی شتێکی وانە بووە بۆیە ینی گەنجان زۆر بەلاڕێیاچن ئەگەر وریای خۆیان نەبن.